چیرۆکی ئەم باوکو و کوڕە لە سلێمانی لە تەواوی چیرۆکی سەرکەوتنی یەکەمەکانی پۆلی 12 جیاوازترە لەبەر ئەوەی ڕەوا سەرڕای ئەرک و قورسی قۆناغی خوێندنەکەی بەردەوام هاوکاری باوکی بووە بەو هۆیشەوە بەشێک لە ڕۆژەکانی خوێندن نەیتوانیوە بچێتەوە بۆ قوتابخانە تا ئەوەی لەگەڵ هاوڕێکانی گوێبیستی وانەکان و ڕوونکردنەوەی مامۆستاکانی بێت. ڕەوا دەڵێت زۆر کات بەهۆی وەرگرتنی چارەسەری سروشتی و پشکنینی پزیشکی لەگەڵ باوکی چۆتە نەخۆشخانە و بە ناچاری مۆڵەتی لە قوتابخانەکەی وەرگرتووە، بەڵام ئەم بربەستانە ڕێگر نەبوون تا ئەوەی کۆنمرەینەوە 6.2 بەدەست بێنێت. باوکم نزیکەی 2 ساڵ پێش لەسەر تووشی ڕووداوێکی هاتوچۆ بوو کە چکە لەوەی من یعنی خەریکی خوێندنەکەم بووم سوپاس بۆ خواتوانیم یارمەتی باوکم بم چکە پێویستی بە تەمرینی ڕۆژانە بووە کە پێویستی بە کەسێکی بۆ یارمەتی دەری بێکە ئەو تەمرینانی پێ بکە. چەند ڕۆژە بۆ ینی نەچوومەتەوە بۆ خوێندن بەڵام لەخوا بەزیابەوە گرنگتر بۆ من کە یارمەتی باوکم بم سوپاس بەخوای گەورە دیسان سوپاس بەخوای گەورە کە ئەو توانای پێبەخشیم کە توانم لەگەڵ ئەوەی شاکاتەکانی خوێنیشم لەگەڵ ڕێکخۆم. لە مناڵیەوە حەزم لە ئیشی دیزاین هەبوو تەلارسازیەکێک لەو بەشانەی کە حەزم لێیە بووەوە مهندسەی دیاری عێراقی زەها حەدید کاریگەریی زۆری لەسەر من هەبووە ینی لە بەهۆی کارە جوانەکانی ئەوە زیاتر وەکو ئینسپیرەیشنێکی داوە بە من و زیاتر حەزم لێ کردو. باوکی ڕەوا 2 ساڵ لەمەوبەر و لە ڕووداوێکی هاتوچۆدا لەسەر ڕێگای چەمچەما سلێمانی تووشی زەبرێکی تون دەبێت و وەک خۆی دەڵێت سەرەتا دەیتوانی بە پێکانی خۆی ڕێ بکات، بەڵام دوای ئەنجامدانی نەشتەرگەری قاچەکانی هێز لەدەست دەدات و بە ناچاری ڕۆژەکانی ژیانی لەسەر عەرەبانەکەی بەڕێ دەکات. هەم بۆ من زۆر هاوکاری کردوم هەم لە ڕووی خوێندنیشەوە پێویستی بۆ نەکردەوە من ئێمە بڵێنکە ئابڕۆ بخوێنەوە ئابڕۆ کتێبەکەت خۆی هەوڵی داوە لەگەڵەوەیشە یارمەتی هاوڕەکانیشی داوە زۆر جار هەر لە ڕێگەی تەلەفۆن و لە ڕێگەی ئەو وەسایلانی کە تەکنەلۆجیاوە پرسیاری بۆ برادەرەکانیشی کردوتەوە پێی وتون نەخێر درێغی لە هاوکاری منە لە هاوکاری هەر کەسێک کە پێویستی بەوە بوو بێ کە کاکەڕەوا پرسیارێکی بە ڕوون کرد بێتەوە. سوپاسی مامۆستاکانیشانەکە ناوانیش زەحمەتێکی زۆر زۆریان کێشاوە لەگەڵێ. مامۆستایانی ڕەوا لە بەردەم قوتابخانەکەیان کۆبوونەتەوە و دەیانەوێت بە مەبەستی پیرۆزبایی سەردانی بکەن. بەڕێوەبەری ئەو قوتابخانەیەش کە ڕەوا لێ خوێندووە چیرۆکی ژیان و گوێڕایەڵی ڕەوا لە قوتابخانە دەگێڕێتەوە و دەڵێت سەربەرزی کردی. جیاوازی هێرنەوەوان نەخۆشکەوتنی برایەک خوشکێک وەک لەگەڵ کەس یەکەمی ماڵەکەت کە باوک بێ کۆڵەکەی سەرەکی ماڵەکە بۆی ئێمە هێز و ورە و بوێریکی زۆرمان لە ڕەوا ئەبینی ڕەوا ئەستەن ئێمەی فێر کرد کە بەهێز بین زیاتر گەشتبین بین بۆیە مەرج نییە مامۆستا هەموو جارێ بیابەت بە خوێندکارەکەی هەنێکا دەبێت لە خوێندکارەکەشەوە شتوەرگرێکە مشانازیەکەم کە ئەم شەو لە ماڵ یەکێک لە خوێندکارەکان ممکە 6.2 بەدەستێناوە سڕای ئەو هەموو ئاستەنگەی هاتوۆتە بەردەمی. شەوی سێ لەسەر چواری ئەم مانگە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ڕاگەیاند و 8 قوتابیش وەک یەکەمەکانی ئاستی زانستی و وێژەیی پیشەیی ناویان خوێندرایەوە کە زۆرینەیان دانیشتووی پارێزگای سلێمانی بوون. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.